محەممەد کوڕی شێخ عەبدولقادر کوڕی شێخ سەعیدی دۆڵاشی. دۆڵاش ناوچەیەکە لە مەریوان. لە کاتێکدا خۆی بەم شێوەیە خۆی بە خەڵک دەناسێنێ. لە ئەسڵا خەڵکی دۆڵاشم، مەریوان شوێنی ئەجدادم. محەممەد کابلیم ئەمما تەخەلوس قانیعم ناوە. محەممەدی شێخ عەبدولقادر لە ڕۆژی 5 ئەیلولی 1898 زاینی و 1277 هەتاوی لە گوندی کەولۆسی ناوچەی مەریوان لەدایک بووە. لە تەمەنی 2 ساڵی دایکی و لە تەمەنی 10 ساڵی باوکی کۆچی دوایان کردووە. لەم تەمەنە بچووکەدا دەستدرێژی و زۆرداری دارابەگ بووەتە هۆی ئاوارەیی و دەربەدەری قانع. باوکی قانع لە چینەکانی ناوەڕاستی کۆمەڵ و خاوەن زەوی و زار بووە. دارابەگی گەورە و خاوەندە سەڵات زەفەریان پێبردووە و زەویان لێدا گیر کردووە. قانع لەم بابەتەوە دەڵێ هەژاوری پیشەمە تاماوە عمرم لە دەستی جەردەکاونیکانی سانان. ئەمە هۆیەکی گرنگ بووە کە لە دواییدا قانع ببێتە دوژمنی دارابەگ و دەوڵەمەندان. لە دوای مردنی باوکی ئاغا سەید حوسەینی چووڕی گرتوویەتە بەرخۆی و لە بەرخوێندنی ناوە. بە دەربەدەری هەندێکی خوێندووە بۆ یەکەم جار دەچێتە شارە زوور و لەو ماوەیەدا وشەی قانع دەکاتە نازناوی خۆی. لە سەردەمی خوێندنیدا لە جێگەیەک ئۆقرەی نەگرتووە بۆ مەبەستی خوێندن لە حوجەی مزگەوتەکانی شارەکانی سنە و بانە و سەقز و بۆکان و مەهاباد و شنو و کۆیە و هەولێر و کەرکووک و پێنجوێن و سلەیمانی و بیارە سوراوەتەوە. هەموو کوردستانی کردووە. هەرچەند قۆناغێکی زۆری خوێندنی حوجەی بڕیوە بەڵام حەزی بە مەلایەتی نەبووە و ئیجازەی 12 زانستیەکەی ئاینی ئیسلامی وەرنەگرتووە. دوا قۆناغی خوێندنی لە سلێمانی بووە بەهۆی مردنی مێردی خوشکی کە ئەو کات لە سایەی ئەو بووە بە ناچاری واز لە خوێندن دێنێ. زۆربەی ژیانی لە گوندی ڕێشێنی شارە زووری بناری هەورامان بردوتە سەر. بۆ پاروێک نان و گوزەران و بژێوی ژیانی هەموو کارێکی کردووە. هەم کرێکار بووە، هەم قۆڵچی دارستان، مەلایەتی کردووە و مامۆستای قوتابخانەش بووە. جووتیار بووە و لە هەمان کاتدا وردەفرۆشیشی کردووە. چایچی بووە و داریشی فرۆشتووە و ئاشەوانی و چاوەشی کرێکارانیشی کردووە. بەڵام کار نەماونێکە. لە سەردەمی فەقیەتیدا حەزی لە کچێک کردووە بەڵام بۆی نەبووە. ئەمە بووە بە سەرچاوەی ئیلهامی شعری. لە ڕۆژانی سەردەمی ماوەی زێڕینی بەختی کورد و ڕۆژگارانی جەنگی دووەمی جیهانی و دامەزرانی کۆماری کوردستان سەری لە مەهاباد داوە. لە بەڕێوەبەرایەتی پەروەردە کاری پێسپێردراوە. لە دوای کودتای 4 تەمووزی 1958 لە شارە زوور گیراوە و خراوەتە بەندیخانەی شاری عەمار لە باشووری عێراق. بەهۆی هەڵگریسانی شۆڕشی ئەیلولی 1961 لە ترسی دەسەڵاتی عێراق چۆتە مەریوان. قانع غەزەڵ و قەسیدەی ئاسایی شێعری کلاسیکی زۆرە و لە ڕووی ڕوخسارەوە ژان ڕوو بابەتەکانی پاراستووە. هەردوو جۆری کێشی عروزی و سیلابی خۆماڵی بەکارهێناوە و لە بەحرەکانی عروزدا دەوڵەمەندە. لە ڕووی ناوەرۆکیش ئاسۆی شێعری قانع فراوانە. گەلێ لایەنی گرنگی ژیانی مرۆڤی گرتوێتەوە وەکو شاعیرانی دیکە مەبەستی سەرەکی شێعری قانع دڵداری و کوردایەتی و وێنەگرتنی ژیانی نالەباری کۆمەڵایەتیە. لەوەوە دەرباز بووە بۆ هەندێ دیاردەی گەورە و بچووک و وەکو شاعیرێک توانیوێتی هونەرێکی لێ دروست بکات و وەکو کارێکی ئەدەبی پڕ لە جوانکاری بکەوێتە بەرگوێی خوێنەر. هەوای درام لە شێعری قانع دەبیندرێ. بایەخی بەلایەنی تراژیدی داوە و لایەنی کۆمیدیشی پشتگوێ نەخستووە. ئەمەشی زیاتر بۆ گاڵتەکردن بە دارابەگ و دەوڵەمەند و کاربەدەستان بەکارهێناوە. قانع قالبی کۆنی بۆ مەبەستی نوێ بەکارهێناوە و دەستدرێژی هەیە لە میلیکردنی بەرهەمی ئەدەبی. هەر بۆیەش خوێنەری زۆرە و بەڕاستی شایەنی ئەوەیە بە شاعیری میلی و چەوساوەکانی ناو کۆمەڵ ناو ببردرێ. هەرچەند شێعری بیری کوردایەتی و کۆمەڵایەتی مەبەستی سەرەکیە لە بەرهەمەکانی قانعدا بەڵام دڵداری جێگای تایبەتی هەیە. لە شێعرێکدا دەڵێت دڵ دەڵێ یاوری تەڕ و شۆخ و جوانم گەرەکە، دۆشەکی نەرم و شل و دەستە ملاونم گەرەکە، نەزەری دوور و خەیاڵی پڕ و پوچم ناوێ، خەمی ئەبرۆی سیەهی هەڵقەکەواونم گەرەکە. قانع شێعری بۆ هەموو سوچێکی ژیان وتووە، بۆ بزە و پێکەنین و ڕابواردن، بۆ زاخاوی مێشک، بۆ گەمەی ڕەوان بێژی و قسەکردن لەگەڵ گوێ. قانع هەروەها شێعری هەیە کە وشەگلێکی بەکارهێناوە کە نوختەیان نییە و ناوی ناوە شێعری بێنوختە کە ئەوەی دەیخوێنمەوە بەشێکە لەو شێعرانە. لە جێیەکدا دەڵێ کاکە سەلامم لە هاودڵدارم، لە مام و کەس و گەورە و سەردارم، لە دوای سلسلەی دوعا و سەلامم، هاودڵ گوێگرە هاو لە کەلامم، ئەلحەمدولله وا ئاو هەڵکرا ماوەی دەردی دڵ ئەمڕۆ کە درا،
سوال گەر ئەکەی لە مڵک و ماڵم لەسەر مەرامە حاڵ و ئەحواڵم. ئەگەر سەرنجتاندا بێتێ هیچ نوختەیەک لەو شێعرەدا نابیندرێ. ئەوەش شێعرێکی نیشتیمانی قانەعەکە دەڵێ ئەی وەتەن خۆ من بەناهەق سەرکز و ئاوارە نیم، ڕۆڵەکەی خۆتم بە پاوکی دوژمن و خوێن خوارە نیم، چونکە ڕۆڵەی کوردستانم وەحشی و پەتیاورە نیم، وا مەزانە کەوتە ڕۆژی خۆی وەها بێکارە نیم. محەممەد کوڕی شێخ عەبدولقادر زادەی مەریوان و هاوڵاتی شارە زور و ئاوارەی هەموو لایەکی کوردستان بەڵگەی ڕەنجبەر و زەحمەتکێشی کورد بوو. لە سەرەتادا لە ماڵێکی تێر و تەسەل، لە دواییدا برسی و هەژار. قانع شاعیرێکی ڕەسەم بوو، ئەو ڕاستیەی ئاشکرا کرد کە خوێندنی بەرز و زانیاری زۆر بەڵگەی شاعیری نین. ئاسۆی شێعرەکانی فراوان بوو، بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵ شێعری کوتووە و شێعرەکانی هەوێنی بیرێکی پێشکەوت و خوازانەیە. لەو شاعیرانەیە هێرشی بردۆتە سەردارە بەگ و دەوڵەمەند، کەچی ڕۆشنبیرەکان کە شێعری دەخوێندنەوە چەپڵەی بۆ لێ دەدەن. شاعیر بە خەیاڵی ژیانی هەژاری بۆ خۆی دروست نەکردووە، بەڵکو بەڕاستی ژیانی قورس و هەژارانەی بووە. قانع لە دەرگایەکی گەورەوە لە سەدەی 20م چۆتە ناو ئەدەبی کوردیەوە. یەکەم بەرهەمی گوڵاڵەی مەریوانی ناوە و ئەوانی تریشی بریتین لە باخچەی کوردستان، چوار باخی پێنجوێن، شاخی هەورامان، دەشتی گەرمیان. مامۆستا قانع لە هەفتەی بانەمەڕی ساڵی 1344 لە گوندی لەنگەردێ لە ناوچەی شلێری سەر بە پێنجوێن کۆچی دوایی کردووە و لە گۆڕستانی شێخ ئەوڕەحمان نوێژراوە. یادی ئەو بلیمەت و زانا کووردا بەرز و هەتاهەتایی. ئەمن سمکۆ جەهانگیریم و دەنگی منتان لە بڵینگۆ ڕابیست. ئێمە لە بڵینگۆ هەوڵ دەدەین ناوەرۆکی کوردی ساز بکەین، ناوەرۆکێک کە خزمەتێک بێت بۆ کورد و کوردستان، بۆ فەرهەنگ و کلتور و ئەدەبیات و گەورە پیاوانی کوردستان. تکاتان لێ دەکەین تا ئەو جێگەی کە دەتوانن یارمەتی دەرمان بن لە بڵاوکردنەوەی بەرهەمەکاندا، لایکمان بکەن، سابسکرایب و فالۆمان بکەن و تا ئەو جێگەی کە دەتوانن بە دۆستان و ئاشنایانی خۆتانمان بناسێنن. زۆر سپاس.